بەڵێ طبعا ئەوە لە حاڵەتەکەیکەوە هەمووتان بینیتان ڕوویدا تۆپێک بووی یاریدەدەری داوەڕ کردی بە گۆڵ بۆ ئێمە گوتی هێڵی گۆڵی ڕەت کردووە ئەوانش بابرێن هاتن و ناڕزاییان دەربڕی و نازانم لە ئەنجامی ئەم بەر یەککەوتنیان لەگەر داوەڕ یاریگایان چۆڵ کرد بە شێوەشی گشت ئێمە زۆر پێمان ناخۆش بووە ئەمڕۆداوە ئەمە دەمانویست یارێکە لە کاتی خۆی تەواو بیبینەوە کە دەمانتوانی چونکە ئێمە زۆر باش بوو باڵا دەستی خۆمان بە تەواوی پیشاندا ڕەغبەتی برنەوەمان زۆر بوو بۆ ئەم یاریە چونکە دۆڕانێک و بەرامبەربوونێک لە یاریەکانی ڕابردوو وای کردکەواتی بە ڕۆحێکی گەورەتر پێویست بوو بەنای خۆی گەورە میێرەبان هەمووتان بینیتان هەموو شادنەسەوەی کە نابژیان یاریەکە تەعادایکی وازحی لانەوە شێولێر کرد کە گۆڵێکی نادروستی ژمار کرد ڤیدیۆکەیە گۆڵەکەی دواتر توان سەیری بکەن لە هەمان کاتدا یاردێر ڕاینەر خۆی ببرە یاردێر نابژیان خۆی گوتی من وامزانی گۆڵە هەڵام کرد گۆڵە مەژمار کرد لەگەرەوەشدا دوایەوەی جەماوەریانی سۆران هێرشان کرستریانی وەرشەولێر بە هەموو شێوەک دوای هەژمارکردنی گۆڵەکە ناو یاریگەکشانەوە بۆ ینی بارودۆخەکە ئارام بیتن سەرۆکشان دووجار بە ناو بەسەر پرشتیار یاری گۆدی یاریەکە تەوامەکە بە پێی یاسا دەبێت 15 خولەک چاوڕان کە تاکوتی بێتۆ ناو یاریگە بەڵام بەداخەوە نابژیان یاریەکە لەسەر قسەی سەرپەرشتیاری یاری کۆتای بەیاری نەبێ ڕاوستنی 15 خولەک ئەمەش لە ڕووی یاساوی ناساییە دەبێت تۆپی کوردستان لێکۆنێش تاوا لەو بابەتە بکات چونکە بە پێی یاسا دەبی نابژیان 15 خولەک چاوەڕوانی تیپی کشاوە بکات لە نێو یاریگە تاکو بڕیار کۆتایی بدات.